ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە گەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی پێنجشەممە هاتوونەتەوە خزمەتتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. چالاکی قوتابیان و خوێندکارانی کرماشان بۆ ڕێزگرتن لە یادی ئارمیتا گەراوەند، ڕۆژی خوێناوی کۆڵبەران لە سنوورەکانی بانە، نەوسود و نۆتشە، لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی کرماشان و ورمێ، ناڕوونی چارەنووسی بەندکراوێک لە گرتوخانەی ئیتلاعاتی سنە، دەست بە سەرکردنی هەژدە هەوڵاتی کورد لە باکووری کوردستان، درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی ئاغاجەری، دەست بە سەرکردنی ڕۆژنامەنووسێکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی حکوومەت و ئامانگرتنی کرێکارانی شرکەتی تێسلا لە سوئد. درێژەی هەوڵەکان. چالاکی قوتابیان و خوێندکارانی کرماشان بۆ ڕێزگرتن لە یادی ئارمیتا گەراوەند، ڕۆژی چوارشەممە هەفتەی مانگی خەزەڵوەر قوتابیان و خوێندکارانی کرماشان بە مەبەستی ڕێزگرتن لە یادی ئارمیتا گەراوەند لە نێو قوتابخانە و زانکۆدا دروشمیان نووسی. بەشداربووانی و چالاکی ڕایانگەیاند شۆڕشی ژینا درێژەی هەیە و گیان بەختکردوانی ئەو بزوتنەوەیە قەت لەبیر ناکەین و ڕێگەیان درێژە ئەدەین. چالاکوانان لە دروشمەکانیاندا سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامیان شەرمەزار کردو، دژ بە ڕژیم دروشمیان نووسی و بەڵێنیاندا قەرەبووی خوێنی بە ناحەق ڕژاوی کچان و کوڕانی شۆڕشگێر بکەنەوە. کۆبوونەوەی ئازادی خوازان لەسەر مەزاری ئارمیتا گەراوەند، ڕۆژی چوارشەممە هەفتەی مانگی خەزەڵوەر بنەماڵەی ئارمیتا گەراوەند هاوڕێن لەگەڵ کۆمەڵێک لە ئازادی خوازانی تاران لەسەر مەزاری ئەو گیان بەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بەپێی ئەو ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە، ئازادی خوازان مەزاری ئارمیتایان گوڵباران کردووە و ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی گرتووە. ئارمیتا گەراوەند کچێکی تەمەن 17 ساڵی خەڵکی کرماشان و دانیشتووی تاران ڕۆژی 9 ڕەزبەری 1402 لە هێرشی هێزەکانی حیجابانی مترۆ زەربە مەغزی بوو و چووە کۆماوە. ناوبراو پاش 28 ڕۆژ بەستەری بوون، ڕۆژی 6 خەزەڵوەری 1402 هەتاوی لا نەخۆشخانەی فەجری تاران گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی خوێناوی کۆڵبەران لە سنوورەکانی بانە، نەوسود و نۆتشە، شەوانی دووشەممە و سێشەممە 15 و 16 مانگی خەزەڵوەر چەندین کۆڵبەر لە سنوورەکانی بانە، نەوسود و نۆتشە کەوتنە بۆ سەی هێزەکانی ڕژیم و کۆڵبەرێک لە سنووری هەنگەژاڵی بانە گیانی لەدەستدا و چەندین کۆڵبەر لە سنوورەکانی نەوسود و نۆتشە بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، شەوی دووشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتنە بۆ سەی هێزەکانی ڕژیم و بۆ ماوەی 24 کاتژمێر بێ ئاو و خۆراک لە سنووری نێوان عێراق و ئێران گیریان خوارد و چەند کەسیان بە تەقەی هێزەکانی حکوومەت بریندار بوون. شەوی سێشەممە کۆڵبەرێک بە ناوی ئازاد سەتارپەنا تەمەن 43 ساڵ و خەڵکی گوندی دەڕە زیارەتی سەربەشاری سەقز بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کردو. کۆڵبەرێکی دیکەش بە ناوی سەمی خەلیلی خەڵکی سەردەشت بە سەختی بریندار بوو. هەروە شەوی سێشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و 6 کۆڵبەر بریندار بوون کە ناسناوی دوو کەسیان بریتیە لە سامان عەزیزی و بەهرام خەڵکی سەلاسی باوەجانی. لەلایەکی دیکەوە کۆڵبەرێکی مێرمنداڵی تەمەن 16 ساڵ بە ناوی مەتین بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نۆتشە بە سەختی بریندار کرا. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی کرماشان و ورمێ، بەیانی ڕۆژی چوارشەممە هەفتەی مانگی خەزەڵوەر دوو بەندکراو بە ناوەکانی فەرهاد ئاقایی تەمەن 32 ساڵ و خەڵکی گوندی بەوراورای سەربەشاری کرماشان و ئەکبەر فەڕوخی خەڵکی ورمێ لە زیندانەکانی ئەو دوو شارە ئێعدام کران. بەپێی راپۆرتەکان فەرهاد ئاقایی 7 ساڵ لەمەبەر بە تۆمەتی کوشتنی بان قەستی برازاکەی دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرا. هەروە ئەکبەر فەڕوخی شارۆمەندی ئازەری خەڵکی ورمێ کە ڕۆژی دووشەممە هاوڕێ لەگەڵ بەندکراوێکی کورد بە ناوی ئەمین خورشیدی خەڵکی گوندی نەرگی سەر بە ناوچەی مەرگەڤەری ورمێ بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزرابوون. بەیانی ڕۆژی چوارشەممەش لە سێدارە دراوە، بەڵام
ئەمین خورشیدی پاش وەرگرتنی ڕەزامەندی بنەماڵی کوژراوەکە لە سزای سێدارە ڕزگاری بوو. ئەکبەر فەڕۆخی 4 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دواتر سزای سێدارەی بەسەردا سەپێنرا بوو. ناڕوونی چارەنووسی بەندکراوێک لە گرتوخانەی ئیتلاعاتی سنە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی بەندکراوێکی خەڵکی سەرقز بە ناوی محەممەد ناسراو بە سۆران مرادخانی لە گرتوخانەی ئیتلاعاتی سنە بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی زانیاریەکان محەممەد مرادخانی خێزاندار خەڵکی سەقز و دانیشتووی شاری سنە بووە و مانگێک لەوە پێش بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزانامنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی شارانفەر گوازراوەتەوە. شانی باسە کە بە دوواداچوونی بنەماڵەی ئەو بەندکراوە تا بە ئەمڕۆ بێ ئاکام بووە و لەلایەن ئیسلاحاتەوە هەڕەشان لێکراوە تاک و هەواڵی دەست بەسەرکرانی محەممەد میدیایی نەکەنەوە. دەست بەسەرکردنی 18 هاوڵاتی کورد لە باکووری کوردستان. ڕۆژی چوارشەممە 7 مانگی خەزەڵوەر پۆلیس و دەستگای ئەمنیەتی تورکیە لە شاری چەولیک هێرشیان کردە سەر ماڵی هاوڵاتیان و 18 کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتەکان هێزەکانی پۆلیس هێرشیان کردوتە سەر ماڵی هاوڵاتیان لە ناوەندی چەولیک و ناوچەکانی هێنا، کانی ڕەش و بۆگیلان و 18 کەس لە هاوسەرۆکەکانی حیزبی بەرابەری و دیموکراسیان دەست بەسەر کردووە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤی تورکیا، دەستگای ئەمنیەتیە وڵاتە بەندکراوانی لە مافەکانی دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش کردووە و هێشتا لە گرتوخانەدا ڕاگیراون. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی ئاغاجێری. ڕۆژی چوارشەممە 7 مانگی خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی ئاغاجێری لە پارێزگای خوزستان بۆ چەندومین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەی وەکو باج لە ساڵانی ڕابردوو لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوون. کرێکاران هەروەها ناڕەزایەتی خۆیان لە ئاسحەقدەستی ملیاردی بەڕێوەبەرانی سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی نیشاندا و خوازیاری دادپەروەری بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی شوش، کەرخە و حەفتەپە. ڕۆژی چوارشەممە 7 مانگی خەزەڵوەر خانەنشینکراوانی تامینی ئیجتماعی لە شارەکانی شوش، کەرخە و حەفتەپە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروش خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسان سازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. شانی باسە کە ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری نوێنەری مەجلسی شاری شوش خوازیاری چاکسازی لە بواری ژیان و مەعیشەتیان بوون. ژاراویبوونی 8 کرێکار لە کارگەیەکی بەرهەمهێنان لە بەشاگرد. ڕۆژی چوارشەممە 7 مانگی خەزەڵوەر 8 کرێکار لە کارگەیەکی بەرهەمهێنان لە شارستانی بەشاگردی سەر بە پارێزگای هۆرمۆزگان بەهۆی خواردنی خۆراکی ناتەندروست ژاراوی بوون. بەپێی راپۆرتەکان خاوەنکار لە کۆنسەروی ماوە بەسەرچوو بۆ خۆراکی کرێکاران کەڵکی وەرگرتووە و 8 کرێکار بۆ هۆیەوە ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. جێگای ئاماژەیە کەباری تەندروستی کرێکاران لە ئێستادا باشە، بەڵام هێشتا لە نەخۆشخانە مەرەخەز نەکراون. دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسێکی دیکە لەلایەن هێزانامنیەکانی حکوومەت. ڕۆژی چوارشەممە 7 مانگی خەزەڵوەر مەنیژە مؤەزن ڕۆژنامەنووسی خەڵکی تاران بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنرا. بە پێی زانیاریەکان مەنیژە مؤەزن لەگەڵ میدیاکانی ئێکۆ ئێران و حوتەنامەی تجارەتی فەردە هاوکاری کردووە. ناوبراو لە بواری ئابووری نێودەوڵەتی چالاکە و چەندین متوێژی تایبەتی لەگەڵ کەسایەتیە ناسراوەکان لە میدیاکاندا بڵاو کردوێتەوە. هۆکاری بەندکرانی ڕۆژنامەنووسە و شوێنی ڕاگیرانی هێشتا ڕوون نییە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. برینداربوونی 5 قوتابی بەلوچ بەهۆی نەبوونی سرویسی هاتوچۆ.
ڕۆژی سێشەممە 16 مانگی خەزەڵوەر 5 قوتابی بەلوچ بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پێویست بۆ گواستنەوەیان بۆ مەدرسە بریندار بوون. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوچ زۆربەی گوندەکانی بەلوچستان سرویسی هاتوچۆیان بۆ گواستنەوەی قوتابیان بۆ مەدرسە نییە و قوتابیان ناچارن بە ماشێنی سوختبەران و خەڵکی ئاسایی هاتوچۆ بکەن. ڕۆژی سێشەممە یەک لە ئۆتۆمۆبیلەکان لە شارستانی سەرباز تووشی ڕووداوی هاتوچۆ بوو و بەو هۆیەوە 5 قوتابی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. مانگرتنی کرێکارانی شرکەتی تسلا لە سوئد بە پێی هەواڵی گەشت و ماوەیە 1 هەفتەیە کە کرێکارانی بەشی نۆژنکردنەوە و گواستنەوەی شرکەتی تسلا لە وڵاتی سوئد دژ بە دۆخی خراپی پیشەیی مانیان گرتووە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شرکەتی تسلا لە ناڕزایەتی بە حازر نەبوونی خاوەنکار بۆ نوێکردنەوەی گرێبەستەکان لە چوارچێوەی ئیتحادیەی ئاسندا ماوەی 1 هەفتەیە دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرتووە. کرێکارانی ناڕازی لە گواستنەوەی ئۆتۆمۆبیل بۆ کڕیاران خۆیان بواردووە و کرێکارانی بەندەرەکانی سوێدیش پەیوەست بەو مانگرتنەوە بوون و پشتیوانی خۆیان لە کرێکارانی مانگرتووی شرکەتی تسلا ڕاگەیاندووە. ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم هەواڵە کاک مەحیە ئیرەجی ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە لەگەڵماندایە کە زانیاری زیاتری سەبارەت بەم هەواڵە لێوەرگرین. کاک مەحیەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا ئەگەر دەکرێت پێمان بڵێ هۆکاری ئەم مانگرتنە چی بوو؟ زۆر سپاس. لە پێشێکیە پێم خۆشە ئاماژە بەوە بکەم کە شەریکەی تسلا بەرهەمهێنەرەکەی لە وڵاتی ئەمریکایە، بەڵام وڵاتی سوێد و تەبعاً زۆرێک لە وڵاتانی دنیا بەهۆی ئەوە کە ئەم ئۆتۆمبیلە کارەباییە زۆر هەوڵەدەن کە ئەم ئۆتۆمبیلە بەکاربهێنن لە وڵاتەکانیان و لەیرە دوو بەشی هەیە لە وڵاتی سوێد، بەشێکی ڕاگواستنی ئەم ئۆتۆمبیلانەیە بۆ خریاران بۆ کڕیاران و بەشەکەی تری ئەو بەشەیە کە بەشی سرویس و تعمیرات و شتی وای ئۆتۆمبیلی تسلاکات. بەڵام لەو ماوەیەدا کە ئەم ئۆتۆمبیلە هاتوۆتە وڵاتی سوێد تەبعاً لە زۆربەی شارەکان هەم کارگای تعمیرات و سرویسی هەیە و هەم بۆ ڕاگواستنی لە بەشێکی زۆر لە بەندەرگاکان ئەم ئۆتۆمبیلانە ئێنن و لە بەندەرگاکان کە دایە بەزێنن ئیدەنە دەست کڕیاران. بەڵام مشکلی گەورە ئەوەیە کە کرێکارانی ئەم بەشانە بە هەم بەشی ڕاگواستن و هەم بەشی تعمیرات کە بعد تعمیرات و سرویس ئەمانە قەراردادی ساحبکار و کرێکاریان لەگەڵ شەریکەی تسلا نییە. ئەم کرێکارانە بخوان ئەندامی اتحادیەی فلزی سوێدن و بەپێی ئەو کەسیواندامی ئەم اتحادیە بێ ئەبێ هین بێت، ئەبێ قەراردادی ببێت، قەراردادی لە بینی ساحبکار و لە بینی کرێکارانە ببێت. بەڵێ کاک مەحیە، بۆچی ساحبکاران حاضر نین قەراردادی نێوان کرێکاران و ساحبکارانی شرکەتی تسلا لە سوئد جێبەجێ بکەن؟ بڵێ بۆچی ساحبکاران حاضر نین ئەو قەراردادە ببەستن؟ وەکارەکەی ئەوەیە کە اتحادیەهای کاریگەری ساڵانە لەسەر حقوقی کرێکاران بە یەکەوە تەوافقەکەن، یعنی پێکەوە بە ئەنجامەکەن و بە پێی هەڵەواسانی هین اقتصادی یا پۆڵی و لە وڵاتانەوە بە پێی گرانی، بە پێی بێکاری، بە پێی زۆر شتی تر ڕادەی حقوقی کرێکاران بەرزە بێتەوە. ساڵانە جاری وایە بۆ بە پێی ئەوەی کە چۆن بە تەوافقەکەن بە 1-2-3% لەگەڵ ساحبکاران بە تەوافقەکەن. ئەمە ئەتوانێت فشارێک بێ بۆ سەر ساحبکار. ئەگەر ساحبکار ئەو قەراردادە لەگەڵ کرێکاران ئەخدنەکە پابندیش نابێ بەوەی کە حقوقی کرێکاران زیاد بکات یاکو ئەوەی کە بە پێی ئەوەی کە لەلایەن اتحادیە کرێکاریەوە بە سەریادا ئاسەکەنی بباتە پێشەوە. ئەم هەوڵەی کە کرێکاران ئێستا کرێکارانی بەشی ڕاگواستن و هەروەها بەشی تعمیرات و سرویسی تسلا لە وڵاتی سوێد یانە بیبەنە پێشەوە هەنگاوێکە بۆ ئەوەی بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپاییش ئەگەر ئەمە سەر بکەوێت لە بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپاییش تەبعاً ئەمە ئەچێتە پێشەوە و ئەمە توانێ بۆ ساحبکار هەزینە بەردار بێ، هەمەوەی کاشێ پابندە بێ بەسەرەوە حقوقی کرێکاران و ئەو مەزایانەی کە
اتحادی کرێکاری باتە پێشەوە پابند بپی هەمەوەیش کە لەلایەکی تریشەوە کە کرێکاران ناتوانن هەروە بەڕاحەتی دەریان بکەن لە کارلایەن ببن و ئەمە بە پێ ئەو تەوافقا بێ لە بینی کرێکاران و ساحبکارانە و ئەگەر ئەمە پەرەبستێنە تەبعاً لە ئەوروپا توانێ هەنگاوێکی گەورە بێ بۆ کرێکاران لە ئەوروپا. بەڵێ زۆر سپاس بۆ کاک مەحیە ئیرەجی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە لەسەرەوەی کە زانیاری زیاتری لەسەرم هەواڵە پێداین. زۆر سپاس. بەڵێ ئازیزان کەشتیواڵەکانتان پێشکەش کرا فەرمونون بۆ بیستن و بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.